لە ساڵی 2014ەوە خەڵک و فەرمانبەرانی هەرێم باجی شکستی پلانی فرۆشتنی سربەخۆی نەوتی هەرێم دەدەن و حکوومەتی هەرێمیش لە ساڵی 2015ەوە گەر پابەندی یاسای بودجەی عێراق بووایە و نەوتی هەرێمی لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە بفرۆشتایە دەمێک بوو قەیرانی دارایی و ڕوبعاموچە و نیوموچە کۆتایی پێدەهات. یاسای بودجەی 2019 عێراق بە بڕوای پەرلەمانتارانی کورد لە بەغدا زامنی موچەی فەرمانبەرانی هەرێم دەکات. پەرلەمانتارێکی کوردستانیش باوەڕی وایە حکوومەتی هەرێم تا ساڵی 2022 بە پارەی پێشەکی نەوتی هەرێمی فرۆشتووە بە چەند کۆمپانیایەک بۆیە ناتوانێت 250,000 بەرمیل نەوت ڕۆژانە ڕادستی سۆمۆ بکات. هەرێمی کوردستانە کە ئامادەنیە نەوت ڕادەستکە بە سەبەبی ئەوەی کە ئەمانە کۆمەڵە گرێبەستی نهێنی و شاراوەیان کردووە نەوتی هەرێمیان تاکو ساڵی 2022 بە پێشەکی فرۆشتەوە بە چەند کۆمپانیایەک کە پەرلەمانیش نازانێم کۆمپانیایانە کێنەم گرێبەستانە چۆنە و ئەم پارەی نەوتە لەکوێیە کە بە پێشەکی وەریان گرتووە فرۆشتویانە. حکوومەتی هەرێم نایە پابەند بێ بە یاسای بودجەوە و خۆی لە دەرەوەی موازنەی ئیتیحادی نەوتی فرۆشتووە داهاتەکەی دیار نییە جگەلەوە لە ماوەی 5 ساڵی تەمەنی پەرلەمانە یاسای بودجەی نەهێناوەتە پەرلەمان لە کاتێکە نزیک بە 50 ملیار دۆلاری سەرف کردو لە ماوەی 5 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوەی یاسا بە بێ یاسا بە کەیفی خۆی. بەپێی یاسای بودجەی 2019 عێراق گەربێت و هەرێم ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت ڕادستی سۆمۆ بکات و وەزارەتی دارایی عێراقیش هەموو شایستە داراییەکانی هەرێم لە ساڵی 2004 تا ساڵی 2018 لە باج و گومرگ وردبینی بکات ئەو کات عێراق پابەند دەبێت بە ماف و شایستە داراییەکانی هەرێم لە یاساکەدا کە ئەوەش لە لای پەرلەمانتارێک بە مەحاڵ سیر دەکرێت. لەبەرەوەی داهاتی گومرگ بەشێکی هەردوو حیزبی دەسەڵاتدار لە گومرگەکانەوە بە سەیارە چێتە ماڵەکانیان و لە بانقەکانەوەی بن بۆ کۆمەڵە بەرپرس و باج و ڕسوماتیش بە نایاسایی زیاد کراوە و بە کەیفی خۆیان داهاتەکەی تەخشان و پەخشانەکەن داهاتێکی ناڕوونی نادیارە. ئەوەی دەوترێت لە ژمارەی گومرگ لە خاڵە سنووریەکان هیچی ڕاست نییە. پلانەکەی ئەندازیاری ئاوەدانی بۆ ئابووری سربەخۆ نەک تەنها موچەی موچەخۆرانی کردەوە نیوە و دەستی بۆ گیرفانی موچەخۆران برد بەڵکو 6,000 پرۆژەی جۆراوجۆری لە هەرێم پەخستووە و زامنی موچەی فەرمانبەرانی هەرێمیش لە یاسای بودجەی 2019 عێراقیش بۆ ماوەی ساڵێک لای بەشێک لە شارەزایانی ئابووری بۆ زۆری بودجەی گشتی عێراق دەگەڕێتەوە گەرنا تاکە چارەسەر بۆ چارەسەری قەیرانی دارایی یان پابەندبوونی هەرێمە بە یاساکانەوە یان هێنانەوەی هەموو داهاتی دزراوی گومرگ و نەوتی فرۆشراوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.